سەرڕایەوەی کە ڕێنمایی بۆ هاوڵاتیان بڵاو دەکرێتەوە هاوکات ئامادەکاری دەکرێت لەگەری هەر ڕووداوێکی نەخوازراوە، بەڵام لە ماوەی چەند مانگی ڕابردوودا ژمارەیەک ڕوودا و ڕوویان داوە لە سنووری پارێزگاکانی هەرێمی کوردستان بە ناوچە سربەخۆکانیشەوە، بەڵام کۆمەڵێک ڕێنمایی دیکە هەیە و ئامادەکاریەکانیش کراوە بۆی کە بە هیچ شێوەیەک زەرەر و زیانی مادی و گیانی بەر هاوڵاتیان نەکەوێتەوە و ڕووداوانە کەمتر ڕوو بدەن. لەسەرم بابەتە لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بەڕێز مقەدەم سەرکەوت کاڕەش وتەبێژی گشتی بەرگری شارستانی هەرێمی کوردستان لێرە میوانمە زۆر بەخێر بێ. ئەگەر بە سەرەتا بە ئامارەکانەوە دەست پێ بکەین دوای ئامارەکان سەبارەت بە ڕووداوانە چین بە ئاگرکەوتنەوە ڕووداوی هەڵدێران خنکانەوانی کە ڕووداوی سروشتین یا بۆ هاوڵاتیانی یا شوێنە گشتیەکان هاتوونە چارەوە. بەڵێ لە سەرەتای ساڵەوە تا ئێستا و کاتی ئێمە تێداین ئامارەکانە سەرتاسەری هەرێمی کوردستان بە پارێزگا و ئیدارە سربەخۆکان گەیشتۆتە 2162 ڕووداوی جۆرا و جۆر و 31 حاڵەتی خنکانمان هەیە لە سەرتاسەری هەرێمی کوردستان. ئەم ڕێژەیە بە بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردوو بەڕاستی ڕێژەکە زۆر زیادی کردووە و بە تایبەت لە ڕووی خنکانەوە یعنی ئێستا ئێمە لە سەرەتای دەستپێکی وەرزی گەرماین ئامارەکان بەرزن 31 هاوڵاتی ئێزگار زۆرە و ئەوەی جیاوازە لەگەڵ ساڵانی ڕابردوو ئەم ڕێژەی خنکانە زۆربەی زۆری هاوڵاتیانی کوردن و دانیشتووی هەرێمی کوردستانن. جیاوازەکە لەگەڵ ساڵانی ڕابردوو بەشێک لە ئامارەکانی خنکان بۆ هاوڵاتیانی ناوەڕاست و ئەخواروی عێراق دەگەڕاوە و بەشێکیشیان هاوڵاتیانی دەرەوەی هەرێمی کوردستان و عێراق بوون، هاوڵاتی سووری و ئێرانی و ئەوانێک کە لێرە نیشتە جێبوون، بەڵام ئەوەی جێگای داخە ئەم ساڵە بەڕاستی ڕێژەکە زۆرە لە سەرەتای دەستپێکی وەرزی گەرماین ئامارەکان. بەڵێ جەنابی مقەدەم ئەوە ڕۆژانە گوێمان لە ڕووداوی لەم شێوازە دەبێت لە شوێنە جیاوازەکان ڕوودەدەن، بەڵام ئەمە بزانم هۆکاری سەرەکیم ڕووداوانە چین بەتایبەتی ڕووداوەکانی ئاگرکەوتنەوە کە لە ماوەی ڕابردوودا زۆرترین حاڵەتەکان تۆمار کراون یا پابەندبوونی هاوڵاتیانە هۆکاری مرۆ یە سیستمی کوالیتی کۆنتڕۆڵە چیە هۆکارەکان؟ هۆکار زۆرن ینی کە ئەو ڕووداوانە دەکەوت و هەر نەک لە هەرێمی کوردستان بگرێت لەسەر تا سەری عێراقیش ڕۆژانە ڕووداوی ئاگرکەوتنەوە بەڕاستی ئێزگار زۆر بۆ بە تایبەت لە باڵەخانە و لە شوێنە گشتی و تایبەتەکاندا هەر هەرێمی کوردستان نییە. ئەنی دوێنێ ڕووداوێکی زۆر گەورە لە شاری بەغدا هەبوو ماوەیەکی زۆر خەریکی بوون تاکو کۆنتترۆل کرا. گۆڕانی کەشوهەوە هۆکارێکی سەرەکیە و کەمتەر خەمی لەلایەن خودی هاوڵاتیانەوە بە تایبەتی لە کاتی کارکردن و بەکارهێنانی ئامێر و کەلوپەلی کارەبایی و کەلوپەلی بڕین و ناوچە پیشەسازیەکان ڕووداوەکان زۆرن. لە چەند ڕۆژی ڕابردوودا ڕووداوی زۆر هەبووە لە سووتانی پەرێزی پوش و پەلاش و دەغڵ و دانەوە کە ئەمانە بەشێکی بۆ هەورە بروسکە و بەم بابەتانە دەگەڕێتەوە و هۆکارەکانی تری شۆرتی کارەبا و ئەمانە ئێزگار زۆرن. بەشێکیش لە هۆکارەکان لەوانەیە هۆکارەکان هەن بە ئەنقەستە و ڕووداوەکان ڕوودەدەن، بەڵام بەڕێژەیەکی زۆر ئەم ساڵ ڕووداوی ئاگرکەوتنەوەکان زیاترن، یعنی لەو ماوەی لە سەرەتای مانجی شەشەوە تاکو ئێستا ڕووداوی سووتانی پەرێز و دەشت ئێزگار زۆر بووە لە هەموو هەرێمی کوردستان و بەشێکیشی لەلایەن خودی هاوڵاتیانەوە دەسووتێنرێن بۆ ئەوەی ئەو پەرێزەی کە هەیە لە ناو بدرێت دووبارە بەکاری بهێننەوە کاتێکە ئاگر لەم پەرێزانە بەردەدەن لە کۆنتترۆلیان دەردەچێت و لە دەستیان دەردەچێت زیان بە هاوڵاتیان و بە ملکوماڵی هاوڵاتیان دەگەیەنێت. بەشێکی تری ڕووداوەکان لە ناو سنتەری پارێزگا و ئیدارە سەربەخۆکان لەلایەن خودی هاوڵاتیانە سووتاندنی پوش و پەلاشە بەمەبەستی لە ناوبردنی مێر و زیان بەخش و ئەمانە کە ئەمە بەڕاستی کارێکی زۆر هەڵەیە لەبەرەوەی ئەم پوش و پەلاشێک کە لە ناو سنتەری شارەکان هەیە وەکو بەنزین وایە کاتێک کە ئاگر دەگرێت لە کۆنتترۆلیان دەردەچێت ئۆتۆمبیل لە نزیک شوێنەکە بێ دەسووتێت مۆلیدا یان هەر شتێک لەم ناوچەیە هەبێت لە گۆڕەپانەکانی ناو سنتەری شارەکان. باشە، ئایا ڕێکارەکانی کەمکردنەوەی ئەم ڕووداوانە چییە؟ پلان هەیە بۆی هاوڵاتیان ئاگادار بکرێنەوە یا بەرگری شارستانی چۆن دەتوانێت ڕێگە لە کەمکردنەوەی ئەم ڕووداوانە و حاڵەتەکانی ڕووداوەکان لە هەرێمی کوردستان بگرێت؟ ڕێکارەکان جیراونەتە بەر لەسەر ئاستی هەرێمی کوردستان هەموو بەڕێوەبەرایەتەکانی بەرگری شارستانی پارێزگا و ئیدارە سەربەخۆکان پابند کراون کە ڕێنمایی و شاکردنەوەی هاوڵاتیان زۆر زیاتر بکەین لەوەی پێشتر کە دەمان کرد. بەڕاستی لە ڕێی کەناڵەکانی بینرا و بیسترا و لە ڕێگای سۆشیال میدیا خۆتان دەزان کاریگەریی ئێزگار زۆری هەیە. ئەم ڕێکار و ڕێنماییانە بە بەردەوامی بڵاو دەکەینەوە، بەڵام بەداخەوە زۆر جار گوێ بەو ڕێنماییانە نادرێت و
ڕووداوی نەخوازرا و لێ دەکەوێت. باشە کارەکانی تیمەکانی بەرگری شارستانیە بینین ڕۆژانە سەرقاڵی کۆنتترۆلکردنی ڕووداوەکانی ئاگرکەوتنەوە یار حاڵەتێکی دیکەن تا چەندە بەرگری شارستانی توانێتی ڕۆڵ بگێڕێت لە کەمکردنەوەی زەرەر و زیانەکان ئایا لە ئاست پێویستە هەیە کەم و کورتیەکان چین ڕێگری هەیە؟ نەخێر هیچ ڕێگریەک نییە ڕێکارەکانی خۆپاراست و سەلامەتی زۆر بۆ باشی دەڕۆن بە دوو ئاراستە بەشێکیان ئەوانەی کە لەلایەن خودی هاوڵاتیان و بۆ شوێنە پیشەیەکانیان دێن داوای مۆڵەت دەکەنەوە کاتە مەرجەکانی بەرگری شارستانی لەسەر شوێنەکە دادەندرێت و جێبەجێ دەکرێت بەشێکی تری لەلایەن خودی بنکەکانەوەیە کاتێکە بۆ برن کارمەندانمان لە بنکەکان دەردەچن بۆ شوێنانەی سنووری جوگرافی خۆیان بۆی ڕێنماییەکان بە ڕاستەخۆ بە هاوڵاتیان بگەێنن هەر کەم و کوڕێکەبی ئاگاداریان بکەنەوە بۆی جێبەجێ بکەن و ژیانیان سەلامت بێ. باشە ئەو ڕووداوانە بە تایبەتی کە لە سنووری پارێزگاکان ڕوودەدەن بۆکو ڕووداوەکانی ئاگرکەوتنەوە هەندێکیان پەیوەندیان بە ڕووداوە سروشتەکانەیە بۆ نمونە بەرز بنەوەی پلەکانی گەرمایە حاڵەتەکانی دیکە بەڵام ئەوەی کە پەیوەندی بە خودی هاوڵاتیانەوە هەیە چۆن دەکرێت پلان بۆ ئەمەدا بنرێت هاوڵاتیان هۆکار نەبن بۆ ڕوودانی ئەم ڕووداوانە دواتر بارگرانیەکەیکوێتە سەر بەرگری شارستانی حکوومەت وەلایەنە پەیوەندیدارەکان. وەکو باسم کردیانی هۆکارەکان زۆر جیاوازن هەر لای ئێمە نیە لە هەرێمی کوردستان بگرێ لە هەموو ناوچەکەی خۆشمان وایە زۆر جار ئێمە کە کار دەکەنیان ئامێرێکی کارەبایی بەکاردێنین بە پێی ئەو کەتەلۆکەی کە هەیەیان بەپی ئەو زانیاریانەی بەکارهێنانی ئامێرەکە هەیە بەکاری ناهێنین بۆیە زۆر جار لە دەستمان ڕووداو دەکەوێتەوە وا هۆکارێکی سەرەکیش گرفتی کارەبایە خۆتان دەزانن کارەبا بە بەردەوامی کارەبای مۆلیدەیە کارەبای نیشتیمانیە وە خراپی مەوادی کارەبایی بەڕاستی ئەمە کارەساتێکی زۆر گەورەیە لە نزمی کوالیتی مەوادی کارەبایی هۆکاری سەرەکی کەوتنەوەی چاودێریە و کوالیتیانە ناکرێت لە هەرێمی کوردستان چاودێری دەکرێت بەڵام ئەمە زیاتر لەسەر ئێمە نیە وەکو بەرگری شارستانی فەرمانگەی کوالیتی کۆنتترۆلە ئەوان زیاتر لەسەر ئەم بابەتە کار دەکەن بەڵام بە ئەندازەیەکی زۆر یعنی بەڕاستی کێشەی گرفتی سەرەکی خراپی کوالیتی ئەو مەوادانەیە کە داخلی هەرێمی کوردستان دەبی وا دەکات ڕووداوی ئاگرکەوتنەوە زۆر زیاتر بەڵێ لە ماوەی ڕابردوو دابینیمان کە بازاڕی قەیسەری هەولێر بەو شێوازە ئاگری لێککەوتەوە چەند حاڵەتێکی دیکە ئاگرکەوتنەوە ڕوویاندا بەڵام زۆربەی کاتەڵێن کە مەرجەکانی پاراستنی سەلامەتی لای هاوڵاتیان بۆ نمونە دانانی ئەو بۆتڵانی کە پێویستە هەر دوکاندارێک هەبێت نییە گەر لۆک حاڵەتەدا هەبێت ئەتوانە زوو فریای کوژانەوەی ئاگرەکە بکەون تا چەندە پابندکردنی هاوڵاتیان بەم بابەتانەوە گرنگە. بەنسبەت بازارە ملیەکان مەبەستەوانە بازارە ملیەکان لەبەر ئەوەی مێژوێکی کۆنیان هەیە ئێستا تۆ ناتوانانی ئەو سیستەمە مۆدێرنەی بەرگری شارستانی هەیە بتانی لە هەموو بازارەکاندا دایبینیت و پەیڕەوی بکەیت ئەگەر بازاری قەیسەری بە نمونە وەربگرین بازاری قەیسەری لە دوای نۆژەنکردنەوەیدا لەلایەن یونسکۆ ڕێگا نەدرا ئەو کاتی کە هەموو سیستەمەکاندا بدرێت بە بیانوی ئەوەی شێوەی شوێنە گەشتیاریەکە دەگۆڕێت تەنها سیستەمی دەمی ئاودانرا لە بازارەکە ئەویشکە لە ژێر زەوی بازارەکەی قەیسەریە و هۆکارەکانی تر دەگەڕێتەوە خودی لای دوکاندارەکانەوە بەکارهێنانی پەردەیەکێکە لە هۆکارە سەرەکیەکان کاتێککە ئاگرێک لە دوکانێک دەکەوێتەوە بە هەر هۆکارێک بیت وا دەکات ئەم پەردەی ئاگرەکە زۆر بە خێرایی بگوازێت و تەشەنە بکات بۆ هەموو دوکانەکانی ناو بازارەکان زیادە ڕۆیی لەسەر پێش دوکانەکان و دانانی کەلوپەلی ئێزگار زۆر لە ناو ڕوبەرێکی بچوکی دوکان ئەمانە هۆکاری سەرەکی نەکاتێککە ئاگرێک دەکەوێتەوە لەبەرەوەی گەشەی ئاگرەکە و تەشەنەکردنی ئاگرەکە خێرایە دەبینی بەشێکی زۆر لە بازارەکە گردەگرێت بەڵام ئەمەش دوای سووتانی ئەم بازارانەی لە هەولێر و دهۆکەوە ڕوویدا ڕێککاری زۆر تونجیراوەتە بەر لەلایەن هەموو دام و دەستگا پەیوەندیدارەکان لە ئێمە و لە شارەوانی و لە قایم قامیەت و لە دیوانی پارێزگا ڕێکارەکان زۆر توندن پەردەکان بە هەموو شێوەیەک لادرا زیادە ڕۆیەکانی ناو بازار و کوچە کۆڵانەکان لادرا ئامێری ئاگرکوژێنەوەی پێویست زیاد دەکرێت ئەو شوێنانێک کە بتواندرێت سیستەمی لێدا بندرێت سیستەمی نوێی لێدا دەندرێت بۆ ئەوەی ئەم ڕووداوانەی بەداخەوە کە ڕوویدا و هاوڵاتیەکی زۆر تێدا زەرمەند بن دووبارە نەبێتەوە. باشە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا لە پێگەی فەرمی بەڕێبەرایەتی بەرگری شارستانی کۆمەڵێک مەرج و ڕێنماییتان بۆ هاوڵاتیان بڵاو کردوتەوە کرێت بڵین ئەوانە تا چەندە بۆ هاوڵاتیان گرنگن کاریگەر دەبێت لە کەمکردنەوەی ڕووداوەکان ئەگەر بە کورتی ئاماژە بە ڕێنماییەکان بکەن. بێگومان کاریگەری خۆی دەبێت ئەم ڕێنمایانەکە لە پەیجەکان و لە کەناڵەکان بڵاو دەکرێتەوە
هاوڵاتیان دەیبینن ڕێکارەکان دەزانن چۆنە و ئەو فەرمانگانەی پەیوەندیدارن بە هەمان شێوە ئێمە ئەو ڕێنمایانە کە بڵاو دەکەن و بۆ لایەنە پەیوەندیدارەکانیشی دەنێرن بە تایبەتی لایەنی گەشت و گوزار لەبەرەوەی ئەو شوێنانی کە گەشتیاری لێ و ڕۆژانە گەشتیار سەردانی دەکەن بە تایبەتی لە سنوورەکانی کە ئاوی لێە بۆ ئەوەی هەموو مەرجەکانی بەرگری شارستانی لەسەر ئەو شوێنانە دابدرێت و ئاگداری ئەو هاوڵاتیانە بن کە دێن بە مەبەستی گەشتکردن بەڵام بەداخەوە زۆر جار لە حاڵەتەکانی خنکان ئێمە تابلۆی ئاگدارکردنەوەمان داناوە کام شوێنە شیاو نییە بۆ مەلەکردن ڕێک هاوڵاتی لەم شوێنە داخنکاوە ینی ئەمانە هۆکارن یان لە سنووری قەزای خەبات تابلۆی ئاگدارکردنەوەمان لەو شوێنانە دانایم بە تایبەتی کە ئەوانەی غەسالە کاری لێ کردووە ڕێڕێوی ئاوەکەی گۆڕیوە و هەروە قوڵایەکەشی زۆر زیاتر بۆ کە ئەمانە شیاونین بۆ مەلا بەڵام ڕێک ئەو تابلۆیانیان شکاندووە یاخود لەو شوێنەدا مەلە دەکەن ئەمە ڕاستە زۆر جار خنکان ڕوودەدا ئەو پرسیارە ئاراستەی ئێمە دەکرێت کە ئەو کەسەی خنکاوە مەلەزانیشە یان خەڵکی ناوچەکەی و مەلەزانێک زۆر باشە بۆ هەموو هاوڵاتیان ئەم ڕێنمایە سروشتی ئاوی هەرێمی کوردستان جیاوازە و بەشێکی ئێزگار زۆریان شیاو نین بۆ مەلەکردن یەک بەهۆی تیژڕەوی ئاوەکە دوو ساردی ئاوەکە وەلێلی و قولی کەمی قولیەکانی جیاوازە لە هەموو شوێنەکان بۆ نمونە قەزای سۆران ئەو لە ئیدارەی سەربەخۆی سۆران ڕوبەرێکی زۆری ئاوی هەیە ئەم شوێنانە بەڕاستی شیاونین بۆ مەلەکردن و ئەو کەسانێک کە خنچێن بەشێکی زۆریان خەڵکی ناوچەکە نین و هیچ شارەزایەکیان لە سروشت و ژینگەی ئەم شوێنە نییە کاتێک دەچن بۆ گەشتکردن و مەلە دەکەن تووشی خنکان دەبن ئەنی ئەمانە هەمووی گرفتن ئەمانە هۆکارن هیوادارم هاوڵاتیانیش پابەندی ڕێنمایەکان بن بۆ ئەوەی زیاتر سەلامەت بن و دوور بن لە ڕووداوی نەخوازن. بەڵێ زۆر سپاس بەڕێز مقدم سەرکەوت کارەش کۆتەبێژی گشتی بەرگری شارستانی هەرێمی کوردستان کە لێرە لەگەڵ مابووی زۆر سپاس. زۆر سپاس بۆ ئێوەش.